بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. حزما كل الرقي فيسبوك ولا خدمة جنابتنا بمتالي جمعة الوازينوة خواهي قولا لنبضى مصيبة همولاية من بدور بكري إن شاء الله. خواهي قولا محفوظي همولاية من بك إن شاء الله. براسلي مع الكتسلمان ديال قدري خواهي إنسان مسلمان شبير راضي بقدر الپروردگار وإنسان شبير عبادة درسي يوذر يجلو درسانا أو ما مدركوه كقدرة خواهي الپروردگار قوري الپروردگار أولا كوا عظمتي الپروردگار خواهي قوري قدرتي بسرها مشتغل ببين أنفاي بسر بچاو نبيندري همو دنيا عدون بسر أجنو لترسي أنفاي بسر أمش عظمت و گەورەی پەروەردگار مەولەرەخە بۆی خوای گەورە ئەگەر ئەمری هەبێ ئەگەر ویستی لەسەر شتێک بێ کون فەیەکون ئەنجامی دەدا و دەتوانێت لەوە زیاترش بێت ئەبێ ئەمە دەرسێکە بۆ ئەوانەی کە ئیمانیان بخوانیەوە دەرسێکشە بۆ ئیمانداران ئەبێ بگەڕێنەوە و پەشیمان بنەوە. دووەم خاڵەوەیە ئەبێ ڕێنمایەکانی سەحە و دین لە ڕێگای دینەوە و لە ڕێگای سەحەوە ئەم دوانە ئەبێ سەد لە سەد جێبەجێ بکەین چونکە ئەگەر جێبەجێمان نەکرد لە ڕوانگەی دینەوە گونەحبار دەبین، لە ڕوانگەی ژیانشەوە زەرەر دەکەین، سەحە و زەرەر دەکەین. ئەو دکتۆرە بەڕێزانە وزارەتی تەندروستی ڕۆژ بە ڕۆژ و دەخە بە دەخە سێرەکەی ڕێنمایی دەرەکەن، بەڵام بەدەخەوە سێرەکەی زۆرینەمان پابەندانی پێوە. بەڕاستی ئەمە هەڵەیەکی کوشندەیە چی لە بواری دیندا چی لە بواری دنیادا. بەداخەوە زۆرینەمان ئەبێ چاو بگڕین و جێبەجێ بکەین سەد لە سەد خزمەت ئێمە دەکات بۆ ئێمە بزانین کەوا خزمەتی ئێمە دەکا و هیچ زەرێرێکێکیان نییە کە ئەنجام بدەین. سێهەمیان پاکێتی تەماشا بکەین نمونەیەکی جوان بێنیەوە لەسەر پاکێتی ئەو شەوەیە. پاکێتی ئەم ئیسلامە خۆی هەمووی دینی ئیسلام پاکێتی پێش فەرزیدانەوە نوێژەکەین. ئەتوانین بڵین شەو ڕۆژێک ئێمە دەتوانین نوێژی تیا بکەین و نوێژی تیا ئەنجام بدەین. نوێژی بەیانی دەکەین، دەست نوێژ دەخەڵەگری و دەست نوێژ دەشووی نوێژ دەکەین، ئەمە پاک دەبێتەوە. کە هەڵەسی دەخەوت دوای نوێژبانیەکە بخەیت یان چەند سەعاتێکی تر نوێژی دوحا دەکەین، دوای دوحا نوێژی نیوەڕۆ دەکەین، دوای نوێژی نیوەڕۆ نوێژی عەسر دەکەین، دوای نوێژی عەسر نوێژی مەغریب دەکەین، دوای نوێژی مەغریب نوێژی عیشا دەکەین، دوای نوێژی عیشا ئەگەر وترت هەبێ وتر دەکەین، ئەگەر دوای وتر بۆ نمونە شەو نوێژی کە شەو نوێژی دەکەیت دووبارە دەگەڕێیتەوە نوێژی بەیانی دەکەیت. کەواتە هەر دوو سەعات جارێ سێ سەعات جارێ ئینسان خۆی دەتوانێت بچێتە حەزوری خوا هەم پاک دەبێتەوە هەم دەتوانێت بپاڕێتەوە دوای خێر. خاڵێکی ترش ئەوەیە سەدەقە بکەین، خێر بکەین. سەدەقە و خێر بەلای خوا لەهاتە، موسیبەتی خوا لەهاتە، لە حادیسەکانە لە فەرمایشتەکانە لە قورئانی پیرۆزدا هاتووە السەدەقەۃ تەدفع البەلا. ئەو لادێ خۆشەویستانەی چەند لادەیەکە سی چل سەر حەیوانی سەر برۆکردیانە سەدەقە بۆی ئەم خۆشیە نەمێنێ، ئەو کاتری 140 ئەوە پێتر چەند هەر کەسێ لای خۆمانە بگوێری توانامان بەگوێری ئەوەی کە بتوانین کە ئەنجامی بدەین لە سەدەقە ئەگەر بە هەزار دینار بێ، ئەگەر 250 بێ بۆی نەمێنێ. دووەمیان شەوەیە ئاخر خاڵمان شەوەیە لە خزمەتی جەنابتانە ئەوەیە دوعاکردن. بەڕاستی دوعا لە کاتەکانی تردا ئەگەر سنەت بێ لەم کاتە ئەتوانین بڵێ شوبهە واجبێت، چونکە لە کاتی موسیبەتدا ئەبێ ئینسانی موسڵمان زیاتر دوعا بکات. خوای گەورە ڕەحم بە وڵایەتمان بکە، عاقبەت خێرمان بکە یا ڕەبی بۆ خاتری ناوجوانەکانت، بۆ خاتری گەورەی خۆت، بۆ خاتری میهرەبانی خۆت لێ باوەڕینەوە ئەی پەروەردگارە لەم موسیبەتە خوایە هەم وڵایەتمان بەسەلامە دەرکەی، خوایە لەسەر خاک وڵات و نیشتیمانمان یا ڕەبی موسیبەتە لا بدەی یا ڕەبی یا ئەرحەمە الراحیمین. خوایە ئەوەی گردوێتی ئەم دەردەی خوایە شفای بدەی، شفای عاجلی بۆ بنێری یا ڕەبی لە دووری بکەیتەوە لە هەم وڵایەتمان. یا ڕەبی خوایە لێتە پاڕێنەوە تۆ خاوەنی ئەم دەردەی، یا ڕەبی خوایە بڕی بکەی پەروەردگارە لێتە پاڕێنەوە ئەی پەروەردگارە، خوایە دەدەین لە دەرگای تۆ، دەدەین لە قاپی تۆ، خوایە لەم موسیبەتە دوورمان بکەیتەوە یا ڕەبی خوایە ڕەحم بە وڵایەتمان بکەی. ئامین ئامین والحەمد لله رب العالمین وصلى الله على محمد وعلى آله